سڵاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شارپرێسەوە پوختەی هەواڵەکانتان پێشکەش دەکەم. سەرەتاش سەردێڕەکان. بە ناوی 5,000 کەس لە سنووری سلێمانی پاراسپی کراوەتەوە. هەرێم و عێراق ڕێک کەوتن سبەینێ پارەدێت و دووشەممە دابەش دەکرێت. دادگاییکردنی بکوژانی 5 هاوڵاتیەکەی هەرێم لە باکووری کوردستان دەستی پێکرد. دووبارە سڵاو. هەرێم و عێراق ڕێککەوتن سبەینێ پارا دەگاتە هەرێم و دووشەممە دابەش دەکرێت. ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ میدیای پارتی ڕایگەیاند لەگەڵ عێراق گەیشتوونە تا ڕێککەوتن و بەم ڕێککەوتنەش هیچ پابەندیەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە و هەمویان جێبەجێ کردووە. ئومێد سەباح ڕاشیگەیاند دەست بەجێ لە سبەینەوە دەست بەناردنی تەمویلی هەرێم دەکرێت و لە هەفتەی داهاتووشەوە دەست بە دابەشکردنی موچەت دەکرێت. بڕیار دراوە کۆی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بنێردرێت، بەڵام جەختمان لەوە کردووەتەوە ئەولەویەتمان موچەیە. وتیشی ڕۆژی دووشەممە کۆبوونەوەیەکمان دەبێت لەسەر یاسای نەوت و غاز لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق. هەوڵ دەدەین ڕۆژی دووشەممە لەسەر بنەما گشتیەکان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق ڕێک بکەوین. لە ڕێکەوتنەکەی لەگەڵ عێراق هەرێم پابەندی چەند خاڵێک کراوە کە دەبێت لا وادەی خۆیدا جێبەجێیان بکات. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەست شارپرێس کەوتون هەولێر و بەغدا لەسەر 5 خاڵی بنەڕەتی ڕێکەوتنیان کردووە و وادەیەکیش دیاری کراوە بۆ پابەندبوونی هەرێمی کوردستان بەو ڕێکەوتنە. بەپێی ڕێکەوتنەکە دەبێت هەرێم پارەی کۆمپانیا نەوتیەکان بدات لەسەر بنەمای ئەو نرخەی کە نەوتی عێراقی پێی بەرهەم دەهێنرێت و کۆمپانیا نەوتیەکانی وەزارەتی نەوتی عێراق کاری پێدەکەن. هەوکات پێویستە هەرێمی کوردستان داهاتەنە نەوتیەکانی بخاتە هەژمارێکی وەزارەتی دارایی عێراق دواتر نیوەی بگەڕێنرێتەوە بۆ هەرێم. لیژنەیەکی هاوبەشیش پێک دەهێنرێت بۆ دیراسەکردنی پرسی داهاتی نانەوتی و چەند لەو داهاتە دەبێت بگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی و چەندی بۆ هەرێم. لە دوا خاڵیش داهاتووە هەتا ئەو کاتەی هەرێم پابەندی خاڵەکان بێت ئەوە وەزارەتی دارایی عێراق پارەی پێویست دەنێرێت. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیاند نزیکەی 5,000 کەس لە سنووری سلێمانی هەڵخەڵەتێنراون و بەناوی ئەوانەوە پارەسپی کراوەتەوە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە شارپرێسی ڕاگەیاند بەپێی ئەو بەدوەداچوونانەی کە کردویانە دەرکەوتووە نزیکەی 5,000 کەس لە سنووری سلێمانی لە بەرامبەر بڕێک پارە هەڵخەڵەتێنراون و کاری نایاسایی بەناویانەوە کراوە. سۆران عومەر ئاماژەی بەوەش کرد ئەو کەسانە بەناوی کردنەوەی وەکالەت و دروستکردنی کۆمپانیاوە براونەتە بەغدا و واژۆ و پەنجەمۆریان پێکراوە و دواتر لەلایەن چەند کەسێکەوە کۆمپانیا نادیارەکان کڕین و فرۆشتنیان پێوەکراوە. وتیشی بڕێکی زۆر دۆلار لەو ڕێگەیەوە و بەنایاسایی ڕەوانەی دەرەوە کراوە بەبێ ئەوەی ئەو هاوڵاتیانی هەرێم ئاگاداری بن تەنیا بەناو واژۆ و پەنجەمۆری ئەوانەوە کارەکان کراون. دادگاییکردنی بکوژانی 5 هاوڵاتیەکەی هەرێمی کوردستان لە باکووری کوردستان دەستی پێکرد. پەیامنێری شارپرێز لە دەڤەری بادینان لە زاری کەسوکاری قوربانیەکانەوە ئاماژەی بۆ کرد دانیشتنی پێش نیوەڕۆی ئەمڕۆ لە دادگای مێردین بە ئامادەبوونی بکوژان کە 5 تاوانبارن دەستی پێکردووە و ئەوەش دەبێتە یەکەم دانیشتنی دادگا لەسەر کەیسەکە. لەلایەکی دیکەشەوە حربی جەلالەدین نوێنەری هەردوو خێزانی قوربانیەکان ئاشکرای کردووە ئەوان وەک خێزانی قوربانیەکان لەگەڵ پارێزەرەکانیان لە دانیشتنەکە ئامادەبوون و داوا دەکەن دادگا لە سزادانی تاوانباران ڕۆڵ بگێڕێت و ڕاستی پشت ئەم ڕووداوەش بۆ خێزانی قوربانیان و ڕایگشتی ئاشکرا بکات. بەرەبەیانی ڕۆژی 19 مانگی یەکی